دوای زیاتر لە ساڵێک و 5 مانگ جارێکی تر حکوومەتی تورکیا ڕێگەیدا بە کەسوکاری عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان بچنە دوورگەی ئیمرالی و چاویان پێی بکەوێت. ڕۆژی 11 ئەیلوول محەممەد ئۆجەلان برای عەبدوڵڵا ئۆجەلان چووە ئیمرالی و چاوی بە ئۆجەلان کەوت کە لە مانگی نیسانی ساڵی ڕابردووەوە تورکیا ڕێگەی بە هیچ شاندێک نەداوە دیداری لەگەڵ ئەنجام بدەن. لەو ماوەیەشدا بەرپرسانی پاکەکە و پارتی دیموکراتی گەلان هەدەپا مەترسی خۆیان لەبارەی ڕەوشی تەندروستی و مانەوەی ئۆجەلان لە ژیاندا نیشاندا. لە دوای کودەتا شکست خواردووەکەی ڕۆژی 15 تەمووز و دەنگۆی ڕوودانی شەڕ و ئاڵۆزی لە ئیمرالی گومانەکان لەسەر ژیانی ئۆجەلان زیاتر بوون. محەممەد ئۆجەلان برای عەبدوڵڵا ئۆجەلان لە پاش ئەنجامدانی دیدار لەگەڵ ئۆجەلان و گەڕانەوەی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە شاری ئامەد پەیامی ئۆجەلانی گەیاندە هاوڵاتیان و ڕایگەیاند تەندروستی ئۆجەلان باش بوو. ئۆجەلان سڵاوی بۆ هەموو کەسێک ناردووە و تووشێتی ئەگەر لە وڵاتێکدا ڕۆژانە 30 تا 40 کەس بمرن ئەوە جەژن هیچ مانایەکی نییە. چارەسەری پرسەکان لە دەستی ئەواندایە و هەر خۆیان دەتوانن چارەسەر بدۆزنەوە. لە دوای بەبنبەست گەیشتنی پرۆسەی ئاشتی لە تورکیا ماوەی چەند مانگێکە شەڕ و ئاڵۆزی لە نێوان گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان و سوپای تورکیا دروست بووە. فڕۆکە جەنگیەکانی تورکیا ناو بەناو بۆردومانی بارەگاکانی پەکەکە دەکەن لە قەندیل. گەریلاش چەند ناوچەیەکی باکووری کوردستان و سوپا و پۆلیس دەکەنە ئامانج. محەممەد ئۆجەلان وتیشی 2 تا 3 کەس لەگەڵ ئۆجەلاندان. ئۆجەلان پێی وتووە کە بەیەکەوە لەگەڵ ئەو کەسانەدا کار دەکەن. گۆشەگیری لەسەریان بەردەوامە. بەڵام لایەنی جەستەییەوە زۆر کێشەیان نییە. دۆخی ژیانیان وەک پێشوو بەردەوامە. ئۆجەلان ئاماژەی بۆش داوە. ئەوان پرۆژەیان هەیە. ئەگەر دەوڵەت ئامادە بێت دەتوانن لە ماوەی 6 مانگدا ئەو پرۆژانە چارەسەری پێک بهێنن. ئۆجەلان کە زیاتر لە 17 ساڵە لە زینداندایە ئاشکرای کردووە قۆناغی ئاشتی پێشووتر لەلایەن ئەوانەوە بابنبەست نەگەیەندرا بوو بەڵکو دەسەڵاتدارانی تورکیا ئاشتیان پەک خستووە. وتوشێتی شاند هاتۆتە لای و وتویانە لە ماوەی 15 ڕۆژی دیکەدا دێنەوە و لە ماوەیەکی کووردا چارەسەری پێک دێنن. Yani dedi bak yarın bayram kurban bayramıdır. Bir ülkede dedi günde 20-30-40 kişi ئۆجەلان جەختی کردوتەوە پرسی کورد پرسیەکی گرانە. پرسی 20 ساڵ نییە. پرسی 150 بۆ 200 ساڵە. ڕۆژانە 30 مرۆڤ دەمرن ئەگەر دەوڵەت جدی بووایە ئەوە ئەوەندە مرۆڤ نەدەمردن. ئەم وڵاتە شایەنی ئەوە نەبوو بۆ دۆخە بگات و دەبێت مرۆڤە خاوەن ویژدانەکان بیر لەوە بکەنەوە. لەبارەی هەوڵەکانی دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی و ڕاگررتنی شەڕ عەبدوڵڵا ئۆجەلان وتوویەتی ئەگەر دەوڵەت ئامادە بێت 2 کەس بنێرێتە لایەن ئەوان خاوەن پرۆژەن و ئەم پرسەگرانە لە ماوەی 6 مانگدا چارەسەر دەکەن و دەژڵێت ئەم شەڕە شەڕێکی کوێرە. لەم شەڕەدا کەس بە کەس ناوێرێت. 30 تا 40 ساڵە ئەم شەڕە بەردەوامە. ئەگەر چارەسەرێک نەدۆزرێتەوە 80 ساڵی تریش بەردەوام دەبێت. بە پێی وتەکانی محەممەد ئۆجەلان ڕێبەری پەکەکە لە کۆتایی قسەکانیدا داوایی لە دام و دەستگا دیموکراتیەکان و دیموکرات خوازان و ئەو هێزانی بیر لە مرۆڤایەتی دەکەنەوە کردووە کە هەنگاو بۆ چارەسەری پرسی کورد بنێن و دەڵێت چارەسەری تاگلایەنە پێک نایەت. لایەنی هەرە مەزن دەوڵەتە. ئەگەر دەوڵەت ئامادە بێت ئەوە پرسەکان زۆر ناکێشێت و چارەسەر دەبن.